ئەم جارە یەکێک لە باشترین کەناڵە کوردیەکانتان پێشکەش دەکەم بۆ دەستکەوتنی هەموو زۆرە زانیاریەک دەربارەی مۆبایلە نوێیەکان و بەراوردکردنیان. کەناڵەکە خاوەنی کوالێتێکی تایبەتە لە ڤیدۆکانی بە جوانترین شێواز و بەرزترین کوالەتی باسی مۆبایلەکان و تایبەتمەندیەکانی دەکات. ئەمە کەناڵێکی زۆر تایبەتە لە لای من، هەروەها بەڵێنی ڕێژێکی زۆری سەبسکرایبمان پێیداوە. هیوادارم بینێرە دڵسۆزەکان بێ هیوامان نەکەن، هەمووتان بچن پشگیری بکەن لە ڤیدۆکانیدا. دڵنیابن لە بواری مۆبایلدا بە باشترین شێواز خزمەتی ئێوەی ئازیز دەکا. لینکی کەناڵەکە لە دیسکریپشنی ئەم ڤیدۆیە دانراوە. ئێستاش بتان بینم چۆن سەبسکرایبی کەناڵەکەی بەرز دەکەن و پشگیری لێ دەکەن. دەنەهێنی شاراوەی ژیانی مایکل جاکسۆن. سڵاوتان لێبێ هاوڕێن، خۆشحاڵم کە دووبارە لە ڤیدۆیەکی نوێدا گەڕامۆ لای ئێوەی ئازیز و خۆشەویست. هەموو کەس دەزانێت کە مایکل جاکسۆن گۆرانی بێژێکی ناوازە و ئەفسانە بووە، بەڵام هێشتا پڕۆپاگەندە هەیە لەسەر ژیانی. سەرەڕای ئەو هەموو ساڵەش هێشتا گۆرانیەکانی دڵی خەڵکی داگیر دەکەن. کۆچی دوایی کردووە لە هاوینی ساڵی 2009، بەڵام چەندین ساڵ پێش ئەوە ناوی خۆی هەڵکۆڵی بوو لە مێژوودا. ڤیدۆی ئەمڕۆمان دەربارەی نهێنیەکانی ژیانی مایکل جاکسۆنە کە تەنها چەند کەسێکی کەم دەیزانن، بەڵام سەرەتاوەکو چاکەیەک بۆ ماندووبوونمان نەک فرمانێک. پاڵپشتیمان بکەن بەڵایکردنی ڤیدۆکە و لە بیرشی نەکەن. ئەگەر نوێن لە کەناڵەکەمان ئەوە سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و دڵنیاش بن لە کاراکردنی زەنگۆڵی تەنیشتی سەبسکرایبەکە بۆ ئەوەی هەردەم نوێترین بابەت بگا بەدەستان. ئێستاش با دەست بە ڤیدۆکەمان بکەین. ژمارە 1: مەیمونی بەبڵۆس. مایکل جاکسۆن بەینی خۆش بوو لەگەڵ ئاژەڵەکاندا، بەڵام پەیوەندیەکی تایبەتی لەگەڵ ئاژەڵە ماڵیەکاندا هەبوو کە مەیمونێکی چەمپانزی بوو بە ناوی بەبڵۆس کە لە تێکساس کڕی بووی لە ساڵی 1970. زۆر جار مەیمونەکەی دەبر لەگەڵ خۆی بۆ گەشتەکانی. ئەمە ژوێنەکانی مایکلی لە بیر نەکراوتر دەکرد. کێ ئامادەیە مەیمونێ لەگەڵ خۆیدا ببا بۆ شوێنان؟ خۆ دوازار ئەمە مەیمونێکە مشکی هامستەر نییە هەتا لەگەڵ خۆیدا بیبا. بەبڵۆس لە ژووری نووسنەکەی مایکل دەخەوت و لەگەڵ ئەودا نانی دەخوارد. تەنانەت توالێتەکەی مایکلشی بەکاردەهێنا، هەروەکو ئەندامێکی خێزانەکەی لێ هاتبوو. تەنانەت مایکل دەیگوت کە یارمەتی دەدەین لە پاکردنەوەی ماڵەکەدا، بەڵام خزمەتکارانی ماڵەکەی وایان نەدەگوت، بەڵکو دەیانگوت کە بەبڵۆس ماڵەکە پیستر دەکا. دوای ئەوەی کە گەورە بوو، بەبڵۆس بوو بە مەیمونێکی پێگەیشت و شەڕانی. ئیتر لەبەر ئەوەش بردیانە پەناگەی گیانداران. مایکل زۆر بێتاقەت بوو بەوە، بۆ گیانەوەرناسەکانیش دەیانگوت کە مەیمونەکەش بێتاقەت بووە. ئێستا بەبڵۆس تەمەنی بۆتەتە 35 ساڵ و لە پەناگەیەک دەژی لە فلۆریدا. ژمارە 2: پیاوی جاڵجاڵۆکە. هەموو کەس دەزانێت کە مایکل جاکسۆن کەسێکی بەهرەدار بووە، چونکە گۆرانی بێژ بوو، گۆرانی دەنووسی و هەروەها سەماکەرێکی سەرسۆرهێنەریش بوو. بەڵام ئایا ئەتوانی ئەوە بهێنیتە خەیاڵت کە مایکل جاکسۆن وەکو پیاوی جاڵجاڵۆکە دابنی؟ بەڵێ، بە ئاشکرا ئەوە خەونی ئەو بوو. لە چاوپێکەوتنێکدا لەگەڵ ستانلی کە دروستکەری زۆرێک لە بەرهەمەکانی کۆمپانیای مارڤڵا، ستانلی گوتی مایکل ئاشکرای کردووە کە دەیەوێت ببێ بە پیاوی جاڵجاڵۆکە و دەیویست کە مافی بوون بە پیاوی جاڵجاڵۆکە بکڕێتەوە لە جێی پیتەر پارکەر و مایکل ئەو ڕۆڵە ببینێ. خۆی ڕێک هەمان قسەی نەکرد، بەڵام من وا تێگەیشتم کاتێک پێم وت کە کۆمپانیاکە ناوێت ڕۆڵەکە بفرۆشێ، بەڵام ئەو ویستی کۆمپانیاکە بکڕێ. ئیتر نازام دوای ئەوە چی بەسەر هات. باز ئەوە دیارە کە کۆمپانیاکەی نەکڕی، بەڵام زۆر حەزی دەکرد ئەو کارە ئەنجام بدات و خۆی ڕۆڵەکە بگێڕێ. ئێمە تەنها دەتوانین ئەوە بقبڵێنین کە بۆچی ڕێکەوتنەکەی سەری نەگر. کێ دەزانێ ئەگەر هەموو شتێ سەری گرتبایە، ئەو پیتەر پارکەرە بەناوبانگە مایکل جاکسۆن دەبوو. ژمارە 3: نەخۆشی دەگمەن. هەنێک لە خەڵکی وا بیر دەکەنەوە کە مایکل جاکسۆن شەرمی کردووە لە بنچینەی خۆی کە ڕەشپێز بووە. بەڕادەیەک لە هەموو ژیانی هەوڵی داوە شێوە و ڕوخساری خۆی بگۆڕێ و زیاتر لە زارێک نەشتەرگەری جوانکاری بۆ ڕوخساری کردبوو. بەڵام ئەگەر باسی گۆڕینی ڕەنگی پێستی بکەین، هۆکارەکەی بۆ نەخۆشیەکی دەگمەن دەگەڕێتەوە کە لە ساڵی 1984 مایکل دەناسرایەوە بە فیتلایگۆ کە حاڵەتێکە دەبێتە هۆی دەرکەوتنی خاڵی سپی لە سەر پێست و پێستی مایکل هەستیارێکی زۆری هەبوو بە تیشکی خۆر.
لە سەرەتاوە مایکل تووشی فیدلایگۆ ببوو کە فیدلایگۆ بریتێ لە نەخۆشیەکی سەرپێستی مرۆڤەکان و زۆر بربڵاوە لە جیهاندا کە لەوانەیە زۆربەی کات لە کۆمەڵگاکانی خۆمانشدا بیبینین. ئەویش گۆڕانی ڕەنگی پێستی جەستەیە کە ڕەنگێکی تر دروست دەکا و جیاوازە لە ڕەنگی پێستی جەستەی کەسە توش بووەکە. بەڵام مایکل ئەو خاڵانی کە لەسەر جەستەی دەردەکەوت چەند خاڵێکی کەم بوو کە بە ئاسانی دەیتوانی لە ڕێگەی مایک ئەپەوە بیشارێتەوە. بەڵام دواتر زۆربەی پێستی گرتەوە و ئەمە زانرا لە 10 مانگی 2 ساڵی 1993 ئەویش لە چاوپێککەوتنێکدا لەگەڵ ئۆپرا وینفری کە خۆی ئاشکرای کرد تووشی نەخۆشیەکەی لەو شێوازە بووە. مایکل گوتی کێشەیەکی پێستم هەیە، ئەوە کێشەیەکە بۆ من و ناتوانم کۆنتڕۆڵی بکەم، بەڵام من شانازی ئەەکەم بە ڕەگەزەکەمەوە. من خاوەنی ڕەگەزی ڕەشپێستم و من شانازی بە خۆمەوە دەکەم. من شانازی بەوە دەکەم کە ئەمریکیەکی ڕەشپێستم و لە دوای ئەو چاوپێکەوتنا چیتر نەخۆشیەکەی مایکل بەنهێنی نەمایەوە. ژمارە 4 مون واڵکر. مایکل هەر تەنها گۆرانی بێژ و ئەکتەر و کەسێکی خێرخواز نەبووە، بەڵکو ئەستێرەی چەند یاریەکی ئەلکترۆنی بوو کە یەکەمیان بڵاو کرایەوە لە ساڵی 1989. بیرۆکەی یارێکە لە فیلمی مون واڵکەرەوە وەرگیرا بوو. ڤێرژنی یارێکە و شێوازی دروستکردنیشی زۆر سادەیە کە یاریەکە بریتێ لە خیانەتکارێک کە هەموو منداڵەکانی سەرزەوی دەفڕێنێ. بەڵام مایکل بەمە دەزانێت و ڕۆڵی پاڵەوانەکە دەبینێ و هەموو منداڵەکان ڕزگار دەکا و ڤێرژنی کۆمپیوتەرەکەی کەمێک جیاوازە و مایکل دەبێت یەک منداڵی کچ ڕزگار بکە. ئەمڕۆ ئەم یاریانە تامێکی تریان هەیە چونکە کۆنن و بەیادی زارانەوە یاری پێەکەی خۆشە. بەڵام کە کاتی خۆی ئەم یاریە داهێنرا و بڵاو کرایەوە زۆر خەڵک سەرسامی نەبوون و نەیتوانی دڵی خەڵکی بەدەست بهێنێ. ژمارە 5 شاری یاریەکەی خۆی. مایکل زاکسۆن کەسێکی بەناوبانگ بوو و پارەی زۆری دەست دەکەوت و هەروەها هەر شتێکشی بویستایەوە دەستی دەخست و دەیکڕی و کێڵگەیەکی کڕی لە کالیفۆرنیا بە بڕێک کە نزیکەی 16 بۆ 30 ملیۆن دۆلار بوو. ئەویش بە گوێرەی چەند سەرچاوەیەکی جیاواز کاتێک مایکل ئەو زەویەی کڕی ناوی نیشتیمانی پیتەر یاخود نێڤەرلاند کە ئەمەش بەهۆی ئەو دوورگە خەیاڵیەوە بوو کە لە چیرۆکی پیتەرباندا هەیە و مایکلش یەکێک بوو لە هەوادارانی ئەو چیرۆکە، بۆیە لەبەر ئەو چیرۆکە ناوی ناوە نێڤەرلاند. ئەو شوێنە بە نزیکی 5 هێندەی مۆناکۆ دەبوو. مایکل زاکسۆن شارێکی یاری و باخچەیەکی تایبەتی ئاژەڵانی کردەوە کە مەکلۆن کەڵەنکی ئەکتەر یارمەتیدا لە کردنەوەی. هەروەها ئەو شوێنە خۆشترین ماڵی مایکل بووە. مانگانە 120,000 دۆلاری خەرج دەکرد بۆ پاراستنی شوێنەکە. بەڵام دوای مردنی مایکل هەموو شوێنەکە بە بارودۆخێکی سەختدا تێدەپەڕی. کەس نەدەچوو بەلای پارکەکەیە و ئاژەڵیش لە باخچەی ئاژەڵانەکەدا نەما. لە ساڵی 2015 شوێنەکەیان دانا بۆ فرۆشتن بە بڕی 100 ملیۆن دۆلار، بەڵام کەس ئارەزووی کڕینی نەبوو. دواتر نرخەکەیان دابەزان بۆ 31 ملیۆن دۆلار. بە قسەی یەکێک لە کارمەندەکانی ئەوێ هیچ شتێک لەوێ نەگۆڕاوە تەنها نرخەکە نەبێت. ژمارە 6 سکریم. گرانترین میوزیکی جیهانە چونکە لە زۆر کلیپی گرانبەها بەکار هاتووە و مایکل بەکاری هێناوە لە نواندنەکەی لەگەڵ خوشکەکەیدا بە ناوی جانێت. ئەویش دژی هێرشکردنە سەر تایبەتمەندیەکانی و دژی میدیاکان و گۆرانیەکە دەنگۆیەکی باشی لێکەوتەوە. بێگومان گۆرانیەکی وا ناوازە پێویستی بە کلیپێکی بێوێنەیە کە لەلایەن دەرهێنەر مارک ڕۆمانێک کاری دەرهێنانی بۆ ئەنجام درا و دواتر مایکل گوتی نەدەبوو بچین بۆ شوێنی کەشتی ئاسمانیەکان. ئەویش چونکە گۆرانیەکە بە فۆتۆشۆپ دروست کرا بوو و مایکلش دەویست کلیپەکە بە زۆرێک بێ هەرمانە لە ناو کەشتێکی ئاسمانیدان لەگەڵ خوشکەکەیدا. بەڵام پێش ئەوە مایکل دەیگوت پێویستە خۆمان شوێنێک دروست بکەین کە شێوەی بە کەشتی ئاسمانیەکان بچێت هەتاوەکو کلیپەکەی تێدا ئەنجام بدەین، بەڵام نەیانتوانی خۆیان دروستی بکەن و دواتر لە ڕێگەی فۆتۆشۆپ و چەند کردارێکی مۆنتازی دروست کرا و بێگومان ڤیدیۆیەکی لەو شێوازە بڕەپارەیەکی زۆری تێچوو کە ڕێژەکەی 7 ملیۆن دۆلار بوو و قورسە لەو سەردەمەدا باوەڕ بە شتێکی ئەو هانە بکەی. دروستکردنێکی شوێنێکی ئاوا لە ئێستادا زۆر قورس نییە، بەڵام ئەوان 2 هەفتەیان پێچوو بۆ دروستکردنی باگراوند و پێداویستیەکانی تر کە هەمویان ڕەش و سپی بوون. وا دیارە لە کلیپەکەدا مایکل و خوشکەکەی کاتێکی خۆش بەسەر دەبن لە ناو کەشتی ئاسمانیەکاندا. ژمارە 7 پاشای ئەفریقیا. ئەگەر بڵی پاشای پۆپ میوزیک هەموو کەسێک خەیاڵی بۆ مایکل دەچێ
لە ڕاستیدا وەرگرتنی ئەو نازناوە کەمێک لە پڕ و چاوەڕوان نەکراو بوو. سوپاس بۆ ئەکتەر ئێلیزابێت تایلەر کە لە ساڵی 1989 لە بۆنەیەکی خەیاڵی دابشکردندا پاشای پۆپ میوزیکی بان کرد و نازناوەکەی پێبەخشی. لە دوای ئەوەش سەلماندی کە شایەنی ئەو نازناوەیە، بەڵام کەم کەس دەزانن کە مایکل سەرەڕای ئەم نازناوەش زیاتر لە 100 نازناوی شاهانەی تریشی هەیە. لە ساڵی 1992 لە سەردانێکیدا بۆ ئەفریقیا بە خێرهاتنی لێکرا لەلایەن زۆرێک لە خەڵکیەوە لە ناوچەی ئیڤۆری لە کاتی سەردانەکەی بۆ کەناری سانهوی. سوپاسی هەمویانی کرد بۆ ئەو هەموو ڕێزەی لێگیرا. بە فەڕەنسی و بە بەڕیتانی بەڵگەنامەی واژوو کرد بۆ بوون بە پاشا، پاشاندانیش لەسەر کورسی ئاڵتوونی. ژمارە 8 پێڵاوی دژەکێشکردن. مایکل خۆی و سەماکەرەکانی زۆڵەیەکی سەیریان دەکرد کە لە یەکێک لە بەناوبانگترین ڤیدۆکانی بوو بە ناوی کریمینال سمۆث کە یاساکانی فیزیایی تێکدەدا. ئەویش بردننی لەشیانە بۆ پێشەوە بە گۆشەی 35 پێشتر پەتی نەبینراویان بەکاردەهێنا. دواتر مایکل بیرۆکەیەکی تری بەکارهێنا کە ئەویش پێڵاوی دژەکێشکردن بوو کە کونیەکیان لە ژێر پێڵاوەکانیان دەکرد و بڕغویەکشان لەسەر ستەیجەکە دادەنا و بڕغۆکە دەچووە ناو کونی پێڵاوەکەوە. بەم زۆرەش مایکل دەیتوانی لەگەڵ میوزیکەکە ئەو جوڵەیە ئەنجام بدات. ژمارە 9 پێکەن. بەداخەوە مایکل تووشی ڕووداوی زۆر لەوە زیاتر بووە وەک لەوەی تۆ بیری لێ دەکەیتەوە. بۆ نمونە لە ساڵی 1979 مایکل لوتی خۆی شکان لە کاتی جوڵەیەکدا کە بۆیە هۆی کێشە لە هەناسەدانیدا. بۆیە چوو بۆ لای پزیشک بۆ ئەنجامدانی نەشتەرگەری. ئەوەش یەکەم نەشتەرگەری جوانکاری بوو بۆ مایکل و ڕووداوێکی ناخۆشی تر لە 27 مانگی یەکی ساڵی 1984 ڕوویدا. ئەویش کاتێک ڕێکلامێکیان بۆ پێپسی دەکرد. ڕووداوێکی چاوەڕوان نەکراو ڕوویدا و ئاگرێک کەوتەوە و لە ئەنجامدا ئاگرەکە هەموو قژی مایکلی سووتاند. لەبەر ئەوەش پێویستی بە زۆر چارەسەر کرد و بەپێی ئەو زانیاریانەی کە دەستم کەوتووە دەگوترێت لە دوای سووتانەکە مایکل لە ساڵی 1984 قژی دەستگرتی لەسەر دەکرد و پاشان کۆمپانیای پێپسی بڕی 1.5 ملیۆن دۆلاریان وەکو قەرەبوو پێیدا. ژمارە 10 ژووری خەو. مایکل جاکسۆن زۆر سەرسام بوو بە شێوە ڕوخساری خۆی و دەیویست تاوەکو سەدان ساڵ لە ژیاندا بمێنێتەوە و زۆر پڕۆپاگەندەشی بۆ بڵاو کراوەتەوە. بۆ نمونە هەندێک کەس تا ئێستاش بڕوایان وایە کە پاشای پۆپ لە ژووری ئۆکسزین دەخەوت کە ئەوە ژوورێکە خاوەن پەستانێکی زۆرە و ڕوخسار و جەستە دەپارێزێت لە پیربوون و بە ساڵاچوونی پێوە دیار نەبێ. هەروەها دەشیان گوت کە مایکل شێوەیەکی مەغۆلانی هەبووە بۆیە دەسوو لەو شوێنە دەخەوت، بەڵام خۆی لە ڕاستیدا وان نییە. مایکل جاکسۆن بڕەپارەیەکی زۆری بەخشی بە نەخۆشخانەی بڕۆتمان هەتا سوتاوی جەستەی منداڵانی پێ چارەسەر بکەن و لە ئاهەنگی کردنەوەی نەخۆشخانەکەدا داوا لە مایکل کرا هەتا بسێتە ژووری ئۆکسجین. ئەویش هەتا پشتیوانی لەو نەخۆشانە بکە کە خاوەنی سوتاویەکی زۆرن لە جەستەیاندا. بۆیە ئەوە یەکەم جار بۆ چوێ ناو ژووری ئۆکسجینەوە. پاشان ئەم وێنانەی گیرا و چەندین پرۆپاگەندەی زۆرا و زۆری لەلایەن خەڵکی بۆ بڵاو کرایەوە، بە تایبەتی ئەو خەڵکانی کە دژایەتێکی زۆری مایکل جاکسۆنیان دەکرد. ئێوەش ڕاتان چییە لەسەر مایکل جاکسۆن؟ ئایا چاوەڕوانی ئەم زانیاریانەتان دەکرد یاخود نا؟ و زۆر سوپاسان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدۆکەم بوون. ئەگەر ڤیدۆکەمتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدۆیان بۆ بکەن و هەروەها شەیریشی بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا. و لە بیرشتان نەچێ ئەگەر ئەتانەوێت هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی من ببینن ئەوە هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەم بکەن و هەروەها زەنگۆڵی تەنیشی سبسکرایبەکەش چالاک بکەن بۆ ئەوەی هەموو بابەتەکانتان بە ئاگادارکردنەوە پێ بگا. و لە بیرشتان نەچێ هەر ڕەخنەیەک یاخود پێشنیارێک یاخود بیرۆکەی ڤیدۆیەکت بۆمان هەیە ئەوە هەموویمان لە کۆمنتی ئەم ڤیدۆیەدا بۆ بنووسە. و دووبارە و سێبارە سوپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدۆکەم. تا ڤیدۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خوا بن.